راستیجی فیلمت خوشت هین فیلمت گلگ باشد هاتین و سال با سالجی فێستیڤاڵە گلگ پیش ورده چیدن یعنی سال با سال فیلم باشتر دهن فیلم جدادر دهن لوری کنتاک اگه گلگ باش چید بیتن ما بین اکتری ما بارا بتر اکتری ما کار یه هر 4 پارچه It will be spread over 7 days, 1 week, until the 16th of September. And we're already having full cinemas. It's really exciting. We have 2 venues, screening locations. We have 3 Cinemax halls in Dehۆk Mall, and we have the convention hall where the Kurdish films are screened. ئەنجومەنی خەڵکای مێهرەبانی بانە بە هەدەفی حمایەتکردن لە مناڵە بێباوکەکان و هەژارەکان لە بدایەتە لە ئەوڵی دەیمانگا دەست بەکار بوو لە بدایەتە بە نەفەرێکەوە دەستی پێکرد تەنها هەدەفیشمان ئەوە نییە کە تەنها بزە بخەینە سەر لێوی مناڵەکان تەنها لە بواری یارمەتیدانێکی جزئیەوانێ لە بوارێکی مەقتەعیە یارمەتیان بێ هەدەفمان گەورەترە هەدەفمانەوەی لە ئایندەیە بتوانین کارافەنینیان بۆ بکەین لە تەحسیلاتیانە لە کارهای پزیشکیە خدای نەخواستەگەر لازم بێ کۆمەکیان بکەین. هاتووم کۆمەک بکەم بم منداڵی فەقیر و هەتی و ئەوانەی کە واقعەن احتیاجن ئەو کۆمەکەی ئێمە بەدەستیان بگا و ئیشەڵڵا ئەو ئەفرادش سبحەینێ ببنە فەردێکی مفید بۆ جامعە و ئێمەش لە سایپەنا ئەواناوە حەسەین و ئیشەڵڵا ئەوانیش سەربەرز و پایە بەرز بن. We come from Lithuania in Europe. We are coming to visit to Berlin. We are very happy with this young group of people because we are here in free time, in free Europe, and we are very, very happy to dance in this place in Europe, in South Europe. We are folklore group dance, and we are dancing every day in my country because dance. This is I am free when I go to dance. I am free man. I am free. We are free people. We are from Lapland and we are dancing folk dance and we are feeling amazing. And this is our 4th time in Germany, and we are dancing traditional Lapland dance, and this is folk music, and the senior group is folk dancing too.